قەیسەری ئەگەر زانیاریت هەبی لەسەری هەر ئەو حەجمە بووە یان گەورە بووە؟ قەیسەری بەخۆی پێشتر بەخۆی قەیسەری بەس ئەو قەیسەری من هەبووە وەختی خۆی یعنی کە قەرات و دو قەیسەری ئەو قەیسەری ئەو بازارە کۆرانی ما ئەو کۆرانی قەیسەری ئێستاکەمە تێداینە لەوەی لێ دانیشتینە ئێرە پێشتر جووی لێ بووە بەقالی لێ بووە قەسابی لێ بووە یعنی هەمووی پێشی خەیاتی مایەتی نەبوو مەسەبرێ ئێستاوەچی ئێستا هەموو خەیات بی ئێستاوەچ خەیات نەبووە کەم بووە یعنی خەیات هەبووە بەقارە بووە قەسابەوە چون قەیسەری بەس ئەوە هەبووە قەیسەری دوایێ ئەوە تقریبا 80 ساڵ دەبی ئەو چاردەورەی کە ئەو قەیسەری کە ئەو بازارە دروست بووە. ئەگەر باس لە کۆنتترین پیشەکان لە ناو قەیسەری کە باو بوون کۆنتترین پیشەکان پێ دوایە کامانن؟ پێش من نازانم کو بوو ئەم باسی لە 58ەوە بەبیرم دێ 1950 خەیاتەکان بوون ئاتارەکان بوون قماش فرۆشەکانی جلوبەرچی کوردی بوون ئاتاریات بوو بەڵام خارجیوی احتیاجیان بە توکانی گەورە هەبوو وەکو حەدادی و نەجاری و ئەوانە دەبایە توکانەکانیان گەوری بوو بەڵام ئەوانە ئەو وردە فرۆشانە لەو شوێنانە جیا خۆیان دەگرت و زۆر بەش تابقی سەرێ زۆر جار وەکو ئەوەی کە کەلوپەلی دەینا شەو لەوێ دەخەوت بەڵام لە پاش شێستەکان نەماوە. مامۆستا لە چەند ساڵیەوە ئەچوو لە ناو قەیسەری؟ ئەمان لە 45ەوە لە ناو قەیسەریمە. 45 کەس لە ناو قەیسەری ئەوە نەبوو بلێ ئەوە کووردە ئەوە عارەبە ئەوە نیە بەس دوو فەرقە بوو خەلکی شار و دەشتەچی ئەوی لە دەرەوە دەهات پێیان دەگوت دەشتەچی ئەوی لە ناو شاریش دەژیا پێیان دەڵێ هەولێری هەولێریانش دانیشتینیان ماڵیان هەمووی لە قەڵاتی هەولێری بوو لە قەڵاتی ڕەسبەینێ دەهاتنە خوارێ هەرکەس دوکانی خۆی دەکردەوە و دەست بە ئیش و کاری خۆی دەکرد. منتیقەی پێشترێش پێشی قەیسەری لەوێن دەرێ نەتزار هەبوونەوە نەتزارەکان تیان دروست دەکرد هاوجەر و شتی کەرستەی جووت و ئەو شتانە دروست دەکرد. عەرەبیشی لێ بوو عەرەبەکان سبەینان لەوێن دەرێ شیر و قەیماغیان دادەنا عالم لەوێ جەمەچی دەخوار شیر و ئەوانە دوای ئەو دەهاتە سەر ئیش و کاری خۆ.